بینەرانی خۆشەویست جوانترین سڵاوتان لەبێت ئەمڕۆتان باش هیوادارم کە هەموولایەکتان ڕۆژێکی خۆشتانە بێت و هەموولایەکتان تەندروست باش بن. خۆشەویستانی ئێمە بۆ ئەمڕۆ پانۆرامی پرۆگرامەکانی ئەم هەفتەیەمان بۆ ئامادەکردن و پێشکەشتان یەکەینەوە. هیوادارم کە تاوای پرۆگرامەکە بەدڵی ئەو بێت. فەرمووا پێکۆ بینەروین. میوانەکەم کاگاودێر ئیسماعیلە کە گوڵفرۆشە و ئاماژەم بکرد کە ماوەی چەند ساڵێکە خەریکی کاری گوڵفرۆشیە. کاگاودێر بەخێر بێیت. زۆر سپاس بۆم بە خێراتن جوانە سڵایەکی گوڵاسا بۆ بینەرە خۆشەویستەکانی گەلی کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاگاودێر وەکو ئاماژەم بکرد کە گوڵ کاریگەریەکی زۆری هەیە لە ژیانی مرۆڤەکانەوە هەروە هەمووشمان گرنگی پێین ئەتر مەحاڵە گەر ینی چەند کەسێک یاخود تاک و تەرا حەز بۆ نەکەن کە حەزیان ببینینی گوڵ نەبێت یاخود گوڵ بەرن بە دیاری بۆ کەسانی خۆشەویستیان. ئەمێت ئەو پرسیارە ئاڕاستەیتەوەکەم کە پرسیارێکی شخصیە گوڵ لە ژیانی ئاودێرا چی ئەگەێنێت؟ ئەزانم کە خۆت بە بەردەوامی لەناو کۆمەڵێک گوڵی جوانیت. گوڵ بەڕای من جوانترین دیارەیە کە ئینسان بتوانێت لە دڵەوە هەڵی ئەبژێرت بۆ ئەو کەسەی کە ئەیبا، چونکە گوڵ تاکە شتێکە نە ئەمێنێتەوە نە ئەخورێت نە هیچ سوودێکی تری لێ بینرێت. بەڵام کاتێک کەسێک بڕیار لە دڵۆ گوڵ هەڵبژێرێت دیارە ئەو کەسی کە بۆی ئەبات کە بۆی ئەنێرێت زۆر خۆشەویستە لای و زۆر گرنگە. باشە خۆت قەت گوڵە بردو بۆ دیاری یاخود گوڵیان بۆ هێنایی بە دیاری چکە خۆت لەناو گوڵیت؟ بێگومان من هەر دیارێک بۆ هەر کەسێک بەرم گوڵە ئەگەر چ لە دوکان بم یا لەوێ نەبم چکە هۆکارێکی ئەوەیە لە بەردەستە یاخود ئیتر گرنگە لە لای تۆ کەسێکە خۆشتەوە گوڵی پێشکەش. گرنگترین شت لە لای من گوڵە هۆکارێکی ئەوەوە گوڵیشم زیاتر لە کاتی مناسەباتەکانە بۆیێت کە ئەدمیلادم بێ یا شتێک لەو بابەتە و گوڵ بەڕای من جوانترین شتە لە دنیاە کە بتوانی بۆ خۆشەویستترین کەسی بەری. بەگومان کاتە سەپەمان خۆشە باس ڕاستە ئەو گوڵانی کە ئەهێنرێتە کوردستان ئەهێنرێتە ناوخۆی کوردستان یاخود ئەو گوڵانن کە لێرە لە کوردستان دەست ناکەوێت هەم لە ڕووی ڕەنگەکانەوە کە کۆمەڵە ڕەنگی زۆر تایبەت و ناوازە و جوانن. بە شێوەیەکی گشتی ئێوە گوڵەکان لە شیۆ ئەهێنن؟ ئێمە گوڵەکانمان زۆربەی زۆری لە هۆڵنداوێت گوڵ لە هۆڵنداوێن بە تاری بەڕات هەروەها بەشێک لە گوڵەکانیشمان لە ئێرانەوە بۆیت لەبەر ئەوەی ئەو گوڵانە لە هۆڵنداوەیەن زۆرتر ئەمێنەوە گوڵێکی جوان هۆڵندا دەستی کردووە بەسەر بازرگانی گوڵا لە هەموو عالەمە و جوانترین ڕنگ و جوانترین شێوازی گوڵی هەیە. گوڵی هەیە 5 ڕەنگە سروشتیە، گوڵی هەیە 2 ڕەنگە، گوڵی هەیە هەمیشەیە سروشتیە بەبێ بیخێتە ئاویا شتێک بۆ هەتا ئەمێنێتەوانێت. واتە جۆرە گوڵەشمان هەیە ینی لێرە هەیە لە کوردستان؟ ئێمە وەکو خۆمان هەمانە بەڵام فرۆشی تۆزەکەمترە لە بری تۆزە گران بەڵام هەر هەمان هەموو جۆرە گوڵێکمان هەیە. کاتە لە وڵاتی هۆڵەندا و ئێرانەوە گوڵەکانی هێنرێتە کوردستان لەو دووشەنەوە باشە وەکو باسە کرد کە هۆکارەکەش ئەوەیە کە زیاتر ئەمێنێتەوە و هەروە لە ڕووی ڕنگ و جۆرەکانیشەوە زۆرترە. کاکاو دەرێمە بپرسم کە ئێمە لاچێ زۆر کات ڕەنگی گوڵەکان بۆ بۆنە و یادەکان ینی جیای نەکەینەوە لاشێ زۆر بەمان حەز ببینینی گوڵی سوورکەین و هەروە حەزکەین گوڵی سوورمان بۆ بە دیاری بەڵام بێگومان هەر بۆنە و یادێک گوڵێکی تایبەت بەخۆیە لە ڕووی ڕنگ و جۆرەکەش و ئایا جیاوازی هەیە؟ لە ڕووی جۆرەوەی جیاوازیشی نییە بەڵام لە ڕووی ڕەنگەوە هەموو گوڵەکان جیاوازن هەموو ڕەنگەکان جیاوازن هەر گوڵە و بۆ مناسبەیەکە برێت بەڵام بەپی دابوونەریتەکان نەگۆڕێت چونکە لە هەموو عالەمە گوڵی سپی بۆ ئاشتیە بەڵام لە ئێران گوڵی سپی بۆ مردووە ئەوکو خەڵکی فارس وەکو دابوونەریت لە لای خۆمان زیاتر بۆ نەخۆش ئەبرێت هەم بۆ نەخۆش هەم بۆ سەرقەبران گوڵی سپی زیاتر داواکرێت گوڵی سوور هەر بۆ خۆشەویستیە باشە گوڵی ڕەش بۆ ئەو کەسانەیە کە زۆر عاشقن تۆزە کەمیش دەسەکەوێت لێرە چووکە گرانە هەتاوای کە لە خۆشەویستەکە تۆخترە و قوڵترە گوڵی ڕەش پێشکەشەکە زۆر جار داوای لێکاڵێ بۆی خۆشەویستەکە و سەلمێنی گوڵی ڕەش بۆ پێیەکە بەڵێ هەروەها گوڵی مۆر لە هەنێ شوێن بۆ مردووە لە هەنێ شوێن بۆ جیابوونەوەی لە هەنێک دابوونەریدا وەرە لای خۆشمان خەڵک گوڵی زەردوازانە بۆ جیابوونەوە گەر بۆ یەکێشی بەریت ئەویتر بۆ عیدمیلاد و شتیش یا بە پێی ئەو کەسە بیرەکەیتەوە چه حەزی لە شڕەنجەکە ڕەنی گوڵەکەی بۆ لەبژێریت یا تا گوڵێکی ئەلوانی بۆبی بەڕای من جوانترین گوڵە. باشە هاوڵاتیان ئێمە کە کاتی سەردانی ئێوە ئاکان ینی ئەم جیاوازیانی ئەم جیاکاریەکان لە نێوان ڕەنگی گوڵەکانە بۆ هەر بۆن و تایبەتمەندی خودەوە خۆتانن کە زانیاریان پێدەن کە بۆ نمونە ئەو کەسێکە گوڵەکە لێ بکرێ ئەڵێمە گوڵێکمەیە بۆ فڵان یاد و مناسەبە بەڵێ بێگومان کە یەکی دێت بەلای ئێمە
زۆربەی زۆریان ئەڵەن گوڵێکمان بۆ پێچەرەوانە ئێمە خۆمان لێیان نەپرسین بۆ چ مناسەبێکە بۆ ئافرەتەیە بۆ پیاوەیە خۆت هەر شتێکی ترە زۆربەی معلوماتەکان چونکە خۆمان ئەزانی کام گوڵە ئەگونجێت شارەزاییمان هەیە لەسەری خوێندومانەتەوە لەسەری مەپی ئەو گوڵەکانیان بۆ جاکەینەوە بە پێوی شێوە هەتا شێوازی چەپەکەش ئێگۆڕێت بیتر بازنەی بێت یاخود تەخت بێ یاخود بە هەر شێوەیەکی تر بێ ئەگۆڕێت ئەمە خۆمان هەموو زانیارێکمان هەیە لەسەرەوەی کە چ ڕەنگێک چ شێوێک بۆ چ مناسەبوو بۆ چ شخصێک باشترە. باشە زیاتر لە چ کاتێکە داواکاری لەلایەن هاوڵاتیان و لەسەر گوڵ زیاترە چ وەرزێگا وەرزەکان گۆڕانکاری بەسەریا خۆت چی یادێکی گشتی بۆنەوە مناسب ئەگەر بەپی بازاری گوڵ بڵێ ئەتوانین بڵێن وەرزی گوڵ فرۆشتن وەرزی تەخەڕوجە ئەو کاتێکە مناسبەکانی تەخەڕوج دەرچوانی خوێندکاران هەیە ئەو کاتە باشترین بازاری هەیە بەڵام ئەو ساڵ بەبوونی ڤایرۆسی کۆرۆناوە زۆربەی هەڵوەشایەوە یاخود زۆر بە سارد و سڕی بەڕێچێ هەروە ڕۆژی ڤالانتاینیش چواردەی دوو ئەکات باشترین فرۆشیە و خەڵک زۆر ڕای لەسەرێتی زیاتریش لەسەر گوڵی سوور تایبەت گوڵی سوور توانم بڵێم لە سا 9 هەر گوڵی سوورە با هیچی گوڵەکانی تر نابێت گوڵەکانی گە بێنە زۆخان لێ گوڵەکانی تر بۆخوان سێرەکەن باسی تەخەڕوجە کرد ئایا وەکو ڕەنگەکە جیاوازی هەیە کە تۆ گوڵێک بۆ تەخەڕوج بەریت نانا وەکو ڕەنگ هیچ جیاوازیەکی نییەوە لە تەخەڕوجشا دوون جۆر گوڵە برێ ئەو کەسی کە بۆ خۆی ئەبا ڕستیم پێ بگرێت تا کۆتایی ئاهەنگەکەی ئەو کەسەشی بە هەدیە بۆیەشێ ئەو کەسی کە گوڵەکە بۆ خۆی ئەبات بەپێی جلەکانی خۆی ئەیگونجێنێت خۆی زیاتر کوڕ گوێ نایەتێ بۆی کە چ گوڵێکی بۆ ئەبرێت خانمان بەس جاریایەن بە سعات سی گوڵ بە گوڵیەکەن و شتێکی جوانی ژەڵە بژێرن لاخلاتەوە بڵم لە کوڕەکان جوانترە لێ بژێرن باشە بینە سەر شێوازی ڕازانەوە و هەروەها ئامادەکردنی گوڵەکان بۆ بۆنە و یادەکان کابگومان هاوڵاتیانیش بڵێن بینەرانی خۆشەویستانمان وەکو وێنەکانیان بینی لەسەر شاشەکە ئەمانە ئەتوانم لە زۆرینیان کە خۆت ئامادەت کردوون و گوڵەکانت ڕازانوتەوە ئەوانە فەرق و جیاوازیان چییە؟ هەر گوڵێک زیاترە و گوڵانی کە کاغەزیان پێوەیە یاخود گەورن ئەوانە بۆ عیدمیلاد و مناسبی خۆش بەکارێن ئەو گوڵانی کە تەختن زیاتر بۆ لای نەخۆش بەکارێن و ئەو گوڵانی کە دەستەکەی بە حەبل پێچراوە یاخود بازنەیەشی تونە ئەوانە زیاتر بۆ مارەکردن و زیاتر بۆ دەستی بووک بەکارێت و سەبەتە گوڵی تیا یاخود تاجە گوڵینی تیا بە سپی سادە ئەویش زیاتر بۆ سەرقەبران و مردوو و چلەی ماتەمینی بەکارێت بەڵام هەنێک کەسەیە کە ئەچێتە داوای ژنیا بۆ داواکاری حەزەکە سەبەتە گوڵێکی ئەلوان و جوان بێت ماساکە بە ماڵی ئەوان ئیتر خۆ شیرینکە باشە ئەو شێوازی ئامادەکردنی ئەو بۆکسانە کاک ئاودێر چۆنیانی لەسەر تەڵەب و داواکاری ئەو کەسەیە کە سەردانتانەکە داخودی و خۆتان چەند جۆرێک و چەند شێوازێکتان ینی لە بەردەستایە بەڵێ ئەمە جاران بۆکسەکان زیاتر شێوەی سادەی هەبوو هەر بۆکسێک بۆ کرایەوە کاتێک کەسێکەوێت دیارێکی لە ڕێی گوڵ و زۆر گرانبەها یاخود دیارێکی جوان بێت گرانبەها لە ڕووی جوانیەوە لە ڕووی سنگی گوڵەکەوانێ زیاتر ئەیکا بە بۆکسەوە بۆکسیش ئێستا چەند جۆرێکی هەیە هەیە کرێتەوانە ناوی دڵە هەیە کرێتەوە مۆزیقا و گوڵۆپیتیایە هەیە لە پەنا گوڵە ئەتوانی دیاری تری بۆ بەکاربێنی هەنێک بۆکسمان هەیە ئێمە خۆمان ئەتوانی نەستە لە ئەتوانی ڕسم ئەتوانی گوڵەکەشی بۆدا ئەوان ئیشەڵا پێدەگات. کاک ناسیح بەخێر بێت. زۆر سپاس بۆم دەرفەتی بۆ شاشە جوانەکەی گەلی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونی تۆش ئێمە خۆشحاڵ بووین کە میوانە بەڕێستان لێرەن. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاک ناسیح یەکسەر لەبەرەوەی تر بەرەو وەرزی پاییزە ڕۆین و بەڕێزیشتان پرۆژەیەکتان هەیە مێ یەکسەر باز لە ئەو پرۆژێ بکەم نای پرۆژەکەشتان پاییز و ئاشتی ژیانێک لە جوانی ڕەنگەکان بێگومان ڕەنگە زۆر بەمان حەزمان لە وەرزی پاییز بێت لەبەر پڕڕەنگەکەی لەبەر جوانیەکەی و تۆش هەستایی بە ئامادەکردنی پرۆژێکی لەو جۆرە ئەمێ بزانم پرۆژەکە چۆنیە. سەرتا دووبارە سپاس بۆ ئەم دەرفەتە من هەمیشە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خوا تەمەنم باتێت بۆی خزمەتی ئەم شارە و کوردستان و بواری هونەری فۆتۆ بکەم. خۆشبەختانە ئەم پرۆژەی ئاشتی و پاییزە پرۆژەی ئێمەوەکو تیمی گروپی فۆتۆگرافەرانی گەڵا بوو چوین لەگەڵ CDO ڕخراوی CDO باسمان کرد سپاس بۆ کاک بەختیار و ڕۆژەخان کە زۆر بە باشی هاتنە پێشەوە لەگەڵمان و پشتگیریان کردن و پاڵپشتێکی سەرەکیمانن لە ئیشەکە ڕخراوی CDO و گروپی فۆتۆگرافەرانی گەڵا هەساین بە فستیڤالێک بۆ ڕەنگەکانی پاییز
بەنیازن لە چی کاتێکدا ئەم لە 21 نۆ یەکەم ڕۆژی پاییزە و ساڵگەردی ئاشتی جیهانیشە تێکەڵمان کردو ئاشتی و پاییز ڕەنگەکانی پاییزمان تێکەڵ کردومانە بە فستیڤالێک بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەمانەوەی ئەمە لە ڕێگەی ئەم پرۆژەوە ئاشتیەک دروستکەین تەبایەک دروستکەین لە نێوان هونەرمەندان و فۆتۆگرافەرانی هەر چوار پارچەی کوردستان کارەکانیشان ئەمانەوێ لە شاری سلێمانی هەر چوار پارچەی کوردستان نیشانی هەموو جیهان و کوردستانیان بین کە ئێمەش خاوەنی کۆمەڵێ سروشتی جوانین کۆمەڵە شوێنی سیاحی و خاوەنی پاییزێکی پڕ لە ڕنگ و پڕ لە جوانی و ئاشتی. زۆر باشە کاک ناسیح چەند فۆتۆگرافەر لەم پرۆژەیە بەشداریان کردووە و ژمارەی تابلۆکانیش چەندێکن؟ تا ئەم لەحزەیە ئێمە دیاریمان نەکردووە ژمارەی تابلۆکان بەس پێچێت لە 100 تابلۆ بەرەژووتر بێت چونکە فۆتۆگرافەرێکی ئێجگار زۆر فۆتۆیان ناردووە فۆتۆی باشیان ناردووە چونکە ئیشەکە بۆ هەر چوار پارچەی کوردستان لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور لە باشوور هەموو فۆتۆگرافەرە بە توانەکان بەشداریان تیا کردووە فۆتۆیان ناردووە ئێمە لیژنەیەکمانێ هەموو شەکان نەکەین بەردەمە و لیژنەیە هەوڵێن لە 100 تابلۆ کەمتر نەبێگە لە 100 تابلۆ زیاتری بە فۆتۆگرافەرەکان ئیشی باشتر و جوانتریان ناردبوو ئێمە ئامادەین هەتا هۆڵەکە بگرێ ئێمە تابلۆ چاپەکەین و ئیشی فۆتۆگرافەرەکان نمایشەکەین و پیشانی خەڵکیان. زۆر باشە ئەم پرۆژەیە کێ پێشنیاری کردی خۆت ئایا هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان خۆیان ئامادەیان دەربڕی بۆی کە بەشداری بکەن یاخۆت کەسێک بۆیە هۆکاری ئەوەی کە پەیوەندیان پێ بکات و ئەوانش قبوڵی بکەن و بەشدار بن؟ ئەم پرۆژەیە بیرۆکەی من بوو وەکو هەموو ساڵێک من ئەوە نزگەی 3 ساڵە من ئەم بیرۆکەیە لە زەین ماهەیە هەموو ساڵێک هەوڵێم ئەگەر هەر چوار پارچە کۆنەکەمەوە چەند پارچەیەک کۆکەمەوە لە سلێمانی پێشەنگایەکیان بۆکەم ساڵی پار خانمانم کۆ کردەوە پێشەنگایەکم کردەوە بۆ هەموو فۆتۆگرافەر خانمەکانی هەر چوار پارچەی کوردستان خۆشبەختانە دەنگدانەوەیکی باشی هەبوو خانمێکی زۆر لە هەر چوار پارچەی کوردستان بەشداریان کرد ئەم ساڵیش ئەم بیرۆکەیەم هات بە مێشکاکە لە ساڵگەردی جیهانی ئاشتی و لە یەکەم ڕۆژی پاییز و یەکەم دووەم ساڵ تەمەنی گروپەکەمان گروپی فۆتۆگرافەرانی گەڵا کە هەرچێکیان لە یەک ڕۆژان بوون لە 21 سێ یەکەم ڕۆژی پاییزایە تێکەڵمان کردن و کردمان بە فستیڤالێکی بچووک بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ فۆتۆگرافەرەکان لە شاری سلێمانی بکەنەوە بیرۆکەیە بردم لای زۆربەی ڕێکخرا و گروپەکان گەڵاڵم کرد و باسم کردبوویان لەبەر نەبوونی دارایی و لەبەر وەزعی کۆرۆنا زۆربیان نەیانتوانی هاوکارە من بەس خۆشبەختانە بردمە لای کاک بەختیار لە ڕێکخراوی CDO لەگەڵ ڕۆژەخانە زۆر بە باشیات نەپێشەوە و زۆر پێشوازیێکی گەرمیان لێکردین و لێرە سپاسیانەکەم کە هەمیشە پشتگیری و پشتیوانێکی گەورەی هونەرمەندان و نووسەران و ڕووناکبیران و ڕۆشنبیرانی کوردن لە هەر چوار پارچەی کوردستان CDO ماڵێکە بۆ هەموو هونەرمەندان لە هەموو بوارەکانە پاڵپشتێکی باشیان کردین و ئامادەیان دەربڕی کە هەموو سەپۆرتی هەموو کارەکانمان بکەن و ڕێکخراوی CDO بە هاوبەشی گروپی فۆتۆگرافەرانی گەڵا توانی ئەم ساڵ فستیڤالێک بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ فۆتۆگرافەرانی هەر چوار پارچەی کوردستان بکاتەوە لە شاری سلێمانی ئینشاڵڵا لە 21 سیا لە 21 نۆ ئینشاڵڵا ئێمە و پێشەنگایە ئەکەینەوە و فۆتۆی هەر چوار پارچەی کوردستان لە سلێمانی نمایش ئینشاءڵڵا ئەوە سەرۆ پێم وەڵێنە لەخوا دیارە لە 21 سیا شتێکی بەدەستەوەی بووە هەر بەسەردەمدا کاک ناسیح دوایەوە ئاشکراکەین کاک ناسیح ئەمە یەکەم پێشانگای یاخود لە ساڵانی ڕابردوشدا پێشانگای هاوشەوە کراوەتەوە پێشەنگای هەمیشە سلێمانی شارێکە پڕە لە چالاکی پڕە لە خزمەتکردنی هەموو هونەرمەندان لە هەموو بوارەکانە ئەگەر بڵێم ئەمە یەکەمین چالاکیە لەوا ڕازگۆ نەبم لەگەڵ خۆم بەڵام وەکو پاییز وەکو کارکردن لەم ئیشەی منە لەم مەوزوعی پاییز و پیشاندانی ڕەنگەکان و پیشاندانی شوێنە سیاحیەکانی هەر چوار پارچەی کوردستان توانم بڵێم یەکەمین کارە فۆتۆگرافەری هەر چوار پارچەی کوردستان لە یەک ڕۆژە لە پاییزە لە یەکەم ڕۆژی پاییزە بهێنین لە سلێمانی نمایش بکرێ ئەوەی کە من مێژوو خوێنمە احتمالی هەبوو بێ بەس من بەرچاوم نەکەوتی بەڵام ئەوەی من بە شوێنیا چووم گەڕاوم یەکەمین کارە بۆ پاییز بکرێت و هەر چوار پارچەش بەشدار بنتیایە زۆر باشە کاک ناسیح کۆمەڵێک فۆتۆ ئامادەیە گەر هاوکاران ئەم پیشانمان بن سێرێکی ئەو فۆتۆیانە بکەین و لەگەڵ ئەوە شاگەر پێم بڵێت تا فۆتۆکان ئەمە ئامادە بێت ئەوە دواتر باس فۆتۆیە ئەکەین ئەمانە کۆمەڵێک فۆتۆ نەگەر باسی بکەی بە وردی بۆ خۆت ئەمە کۆمەڵی فۆتۆ بوون لە سەدەمی کۆرۆنا من یەکێکم لەو فۆتۆگرافەرانەی کە خۆشبەختانە لە هەموو کەیسەکانی کوردستانە لە هەموو ڕووداوە خۆشی و ناخۆشیەکانە
وەکو فۆتۆگرافەری هەستم بۆ بەرپرسیارەتیە کردووە کە ضرورە ئەم کارانە دیکۆمنت بکرێ ئایا خۆشی بێ ناخۆشی بێ ماسات بێ کارەسات بێ لە وڵاتەکەمان ڕووبە لە کوردستانەکەمان لە هەر هەر پاچی کوردستانە ڕووبە من خۆم بە هەست بە بەرپرسیارەتیکەم کاوێ دیکۆمنتی کەم ئەمە بهێڵم و دیکۆمنتی کەم بۆ مێژوو چونکە ئەگەر ئێمە فۆتۆگرافەر ئەم کارەساتانە ڕۆدا لە کوردستانە ئێمە نەچین دیکۆمنتیان کەین ئەبێ بێگانە بێت دیکۆمنتیکا بێگانیش دیکۆمنتیکا بە دڵی خۆی شتی لەسەر نووسێ من خۆم هەستم بۆ بەرپرسیارەتێکە لە سەردەمی کۆرۆنا توانیم خۆشبەختانە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی بە زۆربەی قەزا و ناحیەکانەوە بە هەموو سێکتەرەکانی ژیانەوە دیکۆمنت کەم بە فۆتۆ ڤیدۆ کارم لەسەر کردووە. کاک ناسێ هەگەر باسی ئەومان بۆ بکەی جیاوازی بە دیکۆمنتکردن بە فۆتۆ و ڤیدۆ لەگەڵ نووسینە چی جیاوازیەکیان هەیە؟ جیاوازی ئەوانەیە تۆ گەر بە نووسین بکەیت بە نووسین بکەیت پێویست بەوە کاتەوە وەرگێڕیتە سەر هەموو زمانەکانی تر و کە هەوەرشی گێڕاسەر زمانەکانی تر ئەمە ماندووبوونێکی زۆری ئەوێ و جێگەی باوەڕێکی لە سەتاسەتیش نییە بۆ بینەر بۆ خوێنەر بەڵام فۆتۆ وشکردنی ساتە کە بە زیندوی بۆ هەتایە ئەمێنێتەوە. بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبینە ساشمارە ناساندنی میوانی ئەمڕۆمان کە هەم شانۆکارە هەم ئەکتەری دراماشە کە لە چەندین کاری شانەی و دراماتە لە ماوەی ڕابردوو لە ئێستاشدا بەشداری کردووە ئەویش کاک شیروان ئیزەدا. کاک شیروان بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ دیارە کاک شیروان کە بەشداری لە کۆمەڵێک لە درامایە کردووە لە ماوەی ڕابردووە و زیاتر لەو کارانە بەشدار بووە کە لەلایەن دەرهێنەری کۆچکرد و حسێن میسرێەوە کە کاری دەرهێنانی بۆ کراوە. پێم خۆشە ناوی هەندێک لە کارەکان بێنم کاک شیروان بۆی بابینەرانیشی بێنینەوە. خۆرنەوازان یەکێک بوو لەو درامایانی کە دەنگدانەوەیەکی باشی هەبوو هەروە بینەرێکی باشی لە خۆی کۆ کردبووە و هەروە گوڵەکانی ماڵاوایی فیلمی سینەمایی هیوا و هەروە کورتە فیلمی شەوی بێمانگ مەرگی ئەرخەوانی و هەروەها ڕۆشنا و پێکمان کارەکان زۆرن ماشەڵڵا کاک شیروان. پێم خۆشە لە نوێترین کاری تۆ کە بەشداریت کردووە دواتر ئەگەڕێنەوە بۆ ڕابردوو کە ئەویش درامای بەختەبارانە کە لە ئێستاشدا هەر پەخشەکرێت ئەم درامایە بەردەوامەوە تۆش یەکێک بووی لە کارکتەرەکانی ئەم درامە بەشداری تیا کردبوو. پێم خۆشە هەنە قسە لەسەر ئەم درامایە بکەین وەکو ڕۆڵی تۆ و هەروە چۆنتی بەشداریکردن ئەم درامایە. زۆر سپاسانەکەم سپاس بۆ تۆش. بەڕاستی بۆ جاری کەش گەڕێنەوە بۆ هێلانەکەی خۆمان ئێمە زۆر خۆشحاڵ گەلی کوردستان ئێمە چامان لەم تەلەڤیزۆنێک بەڕاستی کراوەتەوە زۆربەی شەکانیشمان هەر بۆ ئێرە بووە. ڕاستە درامای بەختەباران یەکێ بوو لەو درامانەی بەڕاستی ئەتوانم بڵم ئیهمالی خۆشمی تیا بووە چونکە لە کاتێکا کە پێویستیان بە من بوو من چەند جارێ تەلەفۆنیان بۆ کردوم تقریبا 3 مانگ تەلەفۆنیان بۆ من کردووە من جوابم نیاونەتەوە نەمەزانی چییە بەڕاستی من نەزانم شێک چێت جوابی تەلەفۆن نایەمەوە. لە ئاخرێکە یازانیم کە دکتۆر نیاز تەلەفۆنی کردو کە تەلەفۆنم بۆ کردەوە وتی وەڵی ئیش ئەوەی کە بۆ تۆم دانابوو یامە بە ئەکتەری تر وتم من مشکلم نییە بەس من داوای لێبوردنە لەکە بۆ ئاراگرین ئەم دەورەی یامێ و تێ چەند دەورەکەکەم وتم دەوری گەورە و چکۆلەی لای من نییە من قەتیش ڕۆژان بیرم لەوە نەکردوەوە بڵم وڵا ئەگە دەورەکەی من بتوڵی نەبێ نایبینم من لە مەشەدێکی شا دەرکەوتە بم خۆ عافیکە حسێن میسری بەوە معجیبی من بوو هەی من بۆیە تۆم خۆشەوەیە چونکە لەبەرەی تۆ قەت ڕۆژان بە من نەوتووە فڵان دەورم بەرێ ڕۆڵی سەرەکی مەوێت و چی مەوێتێ دەورەکەی خۆتە بینیوە بەختەبارانیش بەڕاستی ئیشێکە ئیشێکی زۆر زەخمە لەم کاتەیە هەشتا هەڵقە یعنی بەڕاستی زۆرە توانایەکی ئەوێ ئێمەش ئەو توانایەمان نەبوو دوایەوەش یەکسەر کۆرۆنا هاو بەسەر ئیتر لە نیوەیە من تقریبا 6 مەشهدە ماو بوو بەڕاستی تەلەفۆنیان بۆ کردم نەمێرا بچم چکم تۆزێک لە خۆم لە تەندروستی خۆ دەترسە بڵێ ئیتر بەڕاستی ئیشەکە ئاوەڕۆی ئیتر نازانم دڵی خەڵکە بە دڵی خەڵک بێگومانەوە لای بینەرانە وەکو ڕۆڵەکە خۆ تا چەند پێی مرتاح بوویت. وڵی ڕۆڵەکەی خۆم من شخص وەکو شخص وەکو بووم باسکردی وتم من قەت بیرم لەو شتان نەبێت و پێی مرتاحم چونکە لەگەڵ بەڕاستی لەگەڵ دکتۆر نیازیشە ئیشم کردووە و
پێم مرتاحاتیادی زۆر باشە. کاک شیروان بۆچی هەمیشە بینەرانی درامای کوردی ڕخنەت لەم دراما کوردیاناکەن کە بێگومان لە ماوەیە کۆمەڵێک درامای کوردی پەخشکرا لە کەناڵەکان، بەڵام بینەران هەمیشە گلەییانێ ڕاستەیەوە ئەکتەرانەکەن کە ئەزمونێکی زۆرتانێ هەم لە شان و هەم لە دراما هەم لە فیلمدا ساڵانێکی زۆرە کار ئەکەن، بەڵام هەمیشە بینەران ئاماژە بۆکەن کە چۆنەڵی کەم تەرخەمی ئەکتەرە کوردەکانی خۆشمانیاتیایە، یعنی کە بۆنە لە ڕووی سیناریۆ زۆر جاریش لە ڕووی نواندنی شەوە ڕخنە ئەگرن. پێت وایە کە هۆکاری ڕخنەکردنی بینەران بە دایمی هەمیشەی لەسەر دراما کوردەکان چییە؟ ئەوەنەی کە خۆ دەستت پێ کرد پێت وایە کە کەم و کورتەکە لەکوایە؟ خۆی لە ڕاستیە درامای کوردی ئێمە نووسەرمان کەمە، سەری درامان زۆر کەمە. ئەوەی کە ئیسا هەوڵی ژەیەکێک لەوانە کاگەحمەوە کە بەختەبارانی نووسیوە بەڕاستی نووسەر نییە، شاعیرە و بەعزە شتێکی شتی ڕۆشنبیری، بەس ئەمە دووسێ سیناریۆ نووسی و بەڕاستی ئیشەکانی کاگەحمە زۆر جوانن ئەگەر احتیمامی پێبن. ئێمە لە ڕاستیە ئەوانەی کە هەڵ ئەسن بۆیکەوە بنووسن نانووسن، وەکو جارانیش نییە، جاران ئەگەڕین بە دوای دەقێشی عەرەبی ئەمان هێنا ئەمان کوردان شتێکی جوان دەرەچوو. بەڕاستی من سەر دائەنوێنم بۆ حسین مسری. حسین مسری دائەنیشت ئاوە لە ژوورەکە دائەنیشت ئەیوت جەبار بنووسە، ئەڕۆی ئەینووسی ئەڕۆی حرەکەتێکرد لەم سەر بۆ سەر و ئەینووسی، ئەوە نەمان نەزانی نیوەی درامایەکی تاو کردووە هەر بەو حرەکەی خۆی، یعنی کابرایەکی زۆر بەتوانا بوو، بەڵام بەداخەوە زوو لێ سەگینەوە. بەڕاستی خۆی ناحەقیشیان نییە. ئێستا من حەزی ناکەم باسی درامای هیچ کەسێ بکەم، ماوەیە دووسێ دراماکرا کەس نەیزانی چییە. ممەسیلێکی ڕئیسی قاتێکی لەبەرا بوو لە بیدایەتەوە تا نیهایەتەکەی هەر ئەو قاتەشی نەبوو، یعنی زۆر ناخۆش بوو. ئەوە خۆی ممەسیلەکە بیوتە کاکم بۆ ئەم هەرم قاتم لەبەرابی. بەڵام زۆر گرەی لێوەشە کرێت وەکو ئەکتەرانی بە ئازمن باس دەکرێت کە کارێک بۆ خراپە بۆ بەشداری تێ ئەکەن. ئەوە زۆر لە شوێنی خۆیان بۆ قسەی بۆ بکردەوە. بەڕێزم ئێمە کە کاتێ سیناریۆ خوێنینەوە باشە هەڵیە سەنگێنین، دەورەکەی خۆمان هەڵە سەنگێنین، هەموو شتەکانی ئەم لە ئەولاکانی هەموو لێگەینەوە زۆر مەزبوطە و زۆر ڕێک و پێکە و درامایەکی باشە. بەڵام لە کاتێکایەتە ئەوەی کەوە تەسویرە کرێ و ئیشی تیا ئەکرێ، لە دوایەوەی مونتاژێک لێ سیرەکەین ئەو ئیشە نییە کە من خوێنمەوە. ئەمە مشکلەکەی ئێمە دەسەڵاتی ئێمە لە کاتە گۆڕانکاری تیاکرێت و کارەکەیەوەش کورتی گۆڕانکاری تیاکرێ، هێنێت بەعزە مەشاهیدێک نقلەکات، بەعزە مەشاهیدێ لابات بەبێ ئەوەی کەوا بیل لە هیچی بکرێتەوە، بەعزە حیواراتێک لابە. ئەمە تاسیری هەیە بۆ سەر ئێمە چی کۆم لە کاتە دایم چون درامایەک بەجارێ مەبلەغی پارێزەوەی تێشە بڵم نابێەوە عرسکەی ناشکری ناکرێت. کاگدری زۆر بەخێر بێت. سڵاو و ڕێز بۆیەوە بۆ بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. زۆر سپاس. کاگدریز بە حکمەوەی کە بەڕێستان ماستەرتان هەیە لە سیناریۆیە، ئەمانە سەرەتا باز لە سیناریۆ بکەین، بۆ فیلمێک سیناریۆ تاکو چەندێک گرنگە؟ سەرەتا ئەمەوێت ئەوە دەست پێ بکەم کە لەوانەیەک فیلمێک دروست ببێت، فیلمێک بەرهەم بێت، ئەو فیلمە فیلمێکی سەرکەوتوو نەبێت، بەڵام ئەتوانێت سناریۆکی بەهێز بێت، سناریۆیەکی بە قووەت بێت، بەڵام بە پێچەوانێ ئەوە هیچ کات تۆ نابینیت کە سناریۆیەک لاواز بێت، بەڵام بتوانرێت دەرهێنەر بتوانێت فیلمێکی زۆر بەهێزی لێت. بەر لەوەی کە قسەکانە تەواوکەی زۆر کات گوێبیستی ئەوە بووین کاتێک بەدیار فیلمێکەوە دانیشتووی ڕەنگە کاری زۆر جوان و زۆر بۆ ئەو فیلمە کرابێ، بەڵام گوێبیستی ئەوەبی لە کۆتایەکەی ئەڵێ فیلمەکە هیچ نەبوو، نازانم بەنە هیچ نەتیجەیەک نەگەیشتم. ئایا ئەمەش گرنگە؟ ئەوەش گرنگە، ئەوە هەڵەگەڕێتەوە بۆەوەی کە سناریۆکە لاواز بووە، لەوانەیە فیلمەکە لەباری پرۆداکشنەوە، لەباری ئەکتینگۆ، لەباری دەنگ و لەباری
مونتاژ ئەمانەوە فیلمێکی زۆر باش بێت بەڵام کاتێک کە سناریۆ بەهێز نەبێت وەکو ئەو وایە کە بناغەی ئەو بینایی کە تۆ بۆ نمونە ئەو فیلمەی کە تۆ کردوتە ئەتەوێت بەرهەمی بێنی یا بەرهەمت هێناوە فیلمێکی لاوازە چونکە بناغەیەکی بە پێز نییە بناغەیەکی زۆر بەهێز نییە جا ئەمە بەرحاڵ بەداخەوە ئێمە ئەبینین ئەم لاوازی لە سناریۆ ئێمە لە کوردستانی باشووریشا و لە زۆربەی هەرە زۆری فیلمەکانی کوردیەکانی شایی بینین ئەوەش پێم وابێت هەڵەگەڕێتەوە بۆەوەی کە ئێمە جیهانبینیمان زۆر لاوازە نسبەت بە دنیای دەوروبەری خۆمان جیهانبینیمان زۆر سەتحیە زۆر لاوەکیە بە نسبەت هەموو شتانێکە لە دەوروبەرمان ڕوەدات فیلمسازێک کە جیهانبینیەکی زۆر باشی بێت و شێوەڕوانینی بە دەوروبەریا شێوەڕوانینی بە جیهانێکە لە دەوروبەریایەتی ئەتوانێت کاریگەری لەسەردا بنێ بۆی کە سناریۆیەک بنووسێت و یا سناریۆیەک بدا بە دەرهێنەرێک کە بیکا بە فیلم کە بتوانێت لە باری مەفهومیەوە لە باری مسێجەوە کاریگەری بێ لەسەر کۆمەڵگا هەموو فیلمانی کە فیلمهایەکی سەرکەوتون هەمووی هەڵەگەڕێتەوە بۆ جیهانبینی کە سناریستەکانیان بوویانە و تەبعەن ئەو دەرکردنە و ئەو هەستکردنەی کە دەرهێنەر بەو جیهانبینیە کردوویەتی توانیوانە فیلمەکە سەر بخەن و فیلمێکی سەرکەوتوو دەربێت بۆیە مەسەلەن بۆ نمونە من یەک نمونەتان بۆ بێنمەوە ئێمە زۆرێک لە فیلمسازانی ئێمە لەسەر ئەنفال لەسەر هەڵەبجە فیلم بەرهەم دێنن بەڵام جیهانبینیەکە هەر هەمان جیهانبینیە کە ئەوی تری فیلمساز و ئەوی تری فیلمساز هەیەی سناریست هەیەی یەک جیهانبینیە یانە شتەکان تۆ بەردەوام وە هەستەکەی شتەکان خەریکە دووپاتە بێتەوە لە ئەم فیلمانە بەڵام ئێمە میلەتی کورد بە هەر چوار پارچەی کوردستانەوە خاوەنی زۆرترین چیرۆکی تراژیدی نەتوانین ئەوە بڵێن ڕەنگە هەرێکەوە لەسەر لە ڕوانگەیەک کە کاری لەسەرەکرێ بتوانین لە چەندین ڕوانگەی لە ڕەهەندێکەوە مەسەن هۆلۆکۆست ماشا بکە هەر کەسێک هاتووە لە ڕەهەندێکەوە ئیسپیلبەرگ لە ڕەهەندێکەوە سەیرێکە ئەوی تر لە ڕەهەندێکەوە سەیرێکە بەڵام ئێمە زۆر خەریکین کلیشەی و زۆر خەریکی دووپاتیەکەینەوە ئەو تراژدیانە یانە ئەوەندە خەریکین بە شێوەیەکی زۆر ناشرین خەریکین ئەو دووپاتیەکەینەوە کە خەریکە ویشمان لە بەرچاوی بەردەنگی دەروی کوردستانیش خەریکی ناخین تا ئێستا مەسەڵەن بۆ نمونە کەس نەهاتووە لەسەرەوە لەسەر کاریگەریەکانی ئەنفال فیلم دروست بکات لەسەر ئەو کەسانەی کە ئێستا ماون و لە ئەنفال ڕزگاریان بووە تا ئێستا کەس ناتوو لەسەرەوەنە فیلم دروست کەس ناتووە لەسەر هەڵەبجە لەسەر کاریگەریەکانی ئەنفال بەسەر خەڵکی هەڵەبجەوە کە ئێستا 1001 نەخۆشینی تایەت ناتون لەسەرەوەی بۆیە هەمووی هەڵگەڕێت بۆ ئەو جیهانبینی کە منی فیلمساز نسبەت بە دەوروبەری خۆم هەیە بە نسبەت جیهانێکە لە دەوروبەرما هەیە ئەبین بۆیە ئەبینین بەداخەوە چینە فستیواڵەکان زۆربەی و فیلمە کورتانە کە بە تایبەت ئەیبینین زۆر زۆر لاوازە هەم لەباری ئیستراکچریۆ لەباری مەفهومەوە ئیشی پرۆداکشنی زۆر باشی بۆ کراوە ئیدیتی زۆر باشی کراوە دەنگی زۆر باش بووە هەمووانێ باشە ئەکتینگ زۆر باشە بەڵام لە کاتێک کە بینیت کە هیچ مەفهومێکی تیانە ئەنەوە هەستەکەی و کەسێک کە دانیشتەوە سناریۆی نووسیوە جیهانبینیەکی وەها قوڵی نییە نسبەت بە جیهانی دەوروبەری خۆی بە دەوروبەری خۆی جا ئەوە هەڵەگەڕێتەوە لەوانەی جیهانبینی من نسبەت بە ئەو بتڵاوە شتێکی تر بێ جیهانبینی ئێوە نسبەت بۆم بتڵاوە جۆرێکی تر بێ جیهانبینی کەسێکی تر نسبەت بەوە شتێکی تر بێت بۆیە ئەم شێوە ڕوانینانە ئەتوانێت فیلم بەهێز بکات دەتوانێت کار لەسەرەوە بکەیت کە سناریۆی بەهێز بنووسی سناریۆیە کە بابەتەکەی لاوەکی بێت هیچ کات ناتوانانی بیکەی بە سناریۆیەکی بەهێز کە بتوانیت خەرجی تیا بکەیت بتوانانی ستافی بۆ دابین بکەی بێت بەرهەم بێتوەمانە بۆیە بابەت و خودی جیهانبینین لە سناریۆە زۆر زۆر حیاتیە و زۆر گرنگە بۆ دەرهێنەرانە کە بزانن چه سناریۆهایە هەڵە بژێرن بۆی کە کاری لەسەر بکەن و بەرهەمی بووێن بۆیە سناریۆ زۆر زۆر حیاتیە و ئەکرێت بڵێن کە ئەگەر سناریۆ بەهێز نەبێت هیچ کات فیلمێکی بەهێز بەرهەم نایێت. زۆر باشە کاگی دریست ڕەنگە کاتێک بتێت مەسجێک پەیامێک بە کەسێک بگەێنیت بە کۆمەڵگەیەک بگەێنیت
لە ڕێگەی کەسێک بێت لە دوو دیێڕا ئەم پەیامە بگەێنێت و کەسێکیش بێت پەڕەیەکی گەورە لە بەردەستیا بێ ئەم پەیامە بگەێنێت بۆ ئەو کەسە قورسترە بیرکردنەوەی زیاتری ئەوێت کە لە دوو دیێڕەکەیا بێت وەکوی لە پەیامەکە یاگەر زۆرترین قسەشیتیا بێ ئایا ئەمە بۆ فیلمسازی ژوایە یاخود بۆ سیناریۆ ژوایە سیناریۆ بۆ کورتە فیلمێک ئاسانترە یاخود سیناریۆک داڕژیتەوە بۆ فیلمێکی درێژ بەڵام بەر لەوەی کە وەڵام بیتەوە دەچینە لای وچانێکی کورت و لەگەڵتانە بەردەوامە بین. باشتێکی خۆشتان بەو جەڕمەوە دیلانی ڕەفیقمە دیلان ڕەفیقی تۆشە ڕەفیقی تۆشە ڕەفیقی منشە دیلان کێ؟ ئەمەیە کە خەڵک منی بینی نەمناسێتەوە دانیشە وتم بە ئەم یاریە بۆ وەستێنین ناوی دایکم لێنی ئەزانی من بۆ نەمردووم میوەی ئەو تەمەنەی ئەژین هەر خەوتون بیرم نییە نازانم سفر بەڵێ سیزانێ مە لەگەڵتانە بەردەوامە بین و دەچمەوە لای کاگدرێس کاگدرێس سپاس یەک بابەتی تر کە هەیە کە بەلای منەوە سەرنجڕاکێشە و ئەویش خۆی بووە بە کێشەیەک ئەوەیە کە ئێمە هیچ کات نەهاتوین بۆ نمونە فستیواڵ زۆرە بینین لە باشوورە لە کوردستانە فستیواڵی زۆرمان هەیە بەڵام ئەوەندەی کە گرنگی بە کامێرا گرنگی بە شتی تر بازاڕی ئەوانش گرنگە هەمووی بۆ فیلم بۆ بەرهەمێنانی فیلم ئەوانش هەمووی گرنگە بەڵام زۆر بە کەمیە بینیت کە باسی سناریۆ بکرێت لە وۆرکشۆپ دابنێت لە فستیواڵەکان ئەمە خۆی پێویستی بەوەیەکە کە باسی سناریۆ بێ بە باسێکی ئاکادمیک لە کۆڕ و کۆبوونەوەکانی ئێمە لە تەلەڤیزیۆنی ئێمە بێ بە کۆڕ و بێ بە باسێکی ئاکادمیک و چەڵەنج بکرێت لەسەر ئەمە و کەسانێک بانگ بکرێن کە لەم بوارە بەڕاستی پسپۆڕن و گرنگی بدەن بە سناریۆ پێم وابێت بەرحاڵ باشوور و کوردستان لە باری پرۆداکشنەوە کێشەی نییە کێشەی کە بینیت کێشەی سناریۆیە بۆیە جایسا بچمەوە سەر پرسیارەکەتان ئەوەی کە من بەڕای خۆم نووسینی سناریۆیەک بۆ کورتەفیلم زۆر قورسرە بەلامەوە تا سناریۆیەک بووە کە بۆ فیلمی سینما هەردووکیان قورسی خۆیان هەیە بەڵام قورسەکە لە کورتەفیلما چییە تۆ بێت لە کاتێکی کەمە زۆرترین پەیامی خۆت بگەێنیت لە کاتێکی کەما تۆ لەوانەیە مەسەلەن چەندین کاراکترت بێ ئەمانە ئەم ڕووداوانە چۆن لە پشتی یەکەوە دابنی بۆی کە بتوانانی چیرۆکێکی پێ بگەڕیتەوە. هیوادارم تاوای پرۆگرامی ئەمڕۆ بە دڵی ئەو بێت سوپاس بۆەوەکە تا ئێستا لەگەڵمانە من دووبارە بە هیوای هەینێکی خۆش بۆ کشلایەکتان هەتاکو سبەینێ با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بین ئێوارێکی خۆش ماڵتانە.